ساڵتە لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە ئەڵقەم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر چارەنووسی موچە لە نێوان لێبڕین و موچەی تەواودا. هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەتاسەوە بوون بۆی کە هەرێمی کوردستان ڕێکەوتنیشی یەکلاکەرەوە لەگەڵ بەغدا بکات لەسەر پشک و موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و موچەخۆران بۆ ساڵی 2021. ڕێکەوتنەکە بە هەوڵی وەفدی دانووسانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی وەفدەکە گەیشتە ئەنجامێکی باش لەگەڵ بەغدا و توانرا پشکی هەرێمی کوردستان لە نێوان پرۆژە یاسای بودجەی 2021 جێ بکرێتەوە دوجار پرۆژە یاساکە پەسەند کرا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ئێستاداوەی کە قسە و باسی لێ دەکرێت ئەو شایستەداراییە کە لە بەغداوە دێتە هەرێمی کوردستان. ئەم ڕۆژ وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز قوبات تاڵەبانی چوونە پەرلەمانی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران و سەرۆشی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی کۆبوونەوە بۆی کە ناوەڕۆک و وردەکاری ڕێکەوتنەکە بخەنە بەردەستیان و چۆنیەتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. ئەمڕۆ وەزیری دارایی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاند کە موچە ئەم مانگەش بە لێبڕینی لە 21ەوە دابەشەکرێت. ئەمە جارێکی دیکە بۆ جێگەی نیگەرانی موچەخۆران و هاوڵاتیان هەرێمی کوردستان، چونکە دوایەوەی کە پرۆژە یاسای بودجە چۆتە بواری جێبەجێکردنەوە لە دوێنێەوە لە بەغدا، هی خەڵکی کوردستان چاوەڕێەوە بوون کە بە تایبەتی موچەخۆران ئیترە و لێبڕینە نەمێنێ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی بتوانێت موچەی تەواوەتی بداتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆی لە ڕێگەیەوە هەم بازار ببوژێتەوە، هەم تا ڕادەیەک جم و جوڵ بکەوێتە نێوان بازار و فرۆشتن و کڕین، چونکە گەر هاوڵاتی و موچەخۆران فەرمانبەران موچەی تەواوەتی وەربگرن بە دڵنیایی کاری ڕۆژانیان ئەوەیە کە ئەو پارەی پیانە زیاتر سەرفی بکەن. بەڵام ئەگەر لێبڕینەکە بەردەوام بێ بە دڵنیاییەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا ڕادەیەک جارێکی دیکە هەر ترسیانە بێ لەوەی کە قەیرانی دارایی ڕویان تێبکاتەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر چوونی وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و ژمارەیەک لە پەرلەمانتارانی کوردستان و وردەکاریانە چین کە پێگەیشتوون هەرێمی کوردستان چۆن ڕێکەوتنەکە جێبەجێیەکات، نەوتەدا یاخود پارادا، بەغدا کەی پارانێری، ئەگەر پارانێرێ ئەو بڕە چەندە و وەفدەکە چیان بە پەرلەمانتاران وتووە. لەگەڵ زۆر بەڕێز کاک زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بە سوپاسەوە. کاک زیاد ئەم کاتت باش، سپاس دەکەین کە کاتی خۆتدا بێمە لە بەرنامەی پانۆراما بۆی کە ڕوونکردنەوە بدەیت لەسەر کۆبوونەوەکی ئەمڕۆی وەفدی دانووسانکاری یەکێتی بە سەرۆکایەتی وەفدی دانووسانکاری حکوومەت بە سەرۆکایەتی بەڕێز کاک قوبات تاڵەبانی لەگەڵ ئێوەی پەرلەمانتاران و سەرۆکایەتی پەرلەمان. بەگشتی کۆبوونەوەکەتان چی بووە، باسی چیتان کرا؟ لەوە دەست پێ بکەم. ئەم کاتتان باش، ئەم کاتەی بینەرانتان باش. دیارە هەموو لایەکمان نەزانین کاتێک کە ماوەیەکی دوور و درێژ پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ناوەند لە دۆخی باردۆشی خراپا بوو بەهۆیەوە بێمتمانەیە کە لە ساڵانی ڕابردووە دروست بوو. ئەمە وای کرد کە ماوەیەکی دوور و درێژە وەفدەکانی هەرێمی کوردستان بە دەیان جار بچنە بەغدا و تا بگەینە ڕێکەوتنێک لەگەڵ ناوەندا، بەڵام بەداخۆ بارودۆخەکە بە شێوەیەک بوو بێمتمانێ وای کرد بوو کە ماوەیەکی زۆری پێش بوو. جگەی دەستخۆشیە بە وەفدی دانووسانکار بۆ کاقوبات و بۆ هەمووانەی ئەو وەزیرە بەڕێزانەی کە لەگەڵی بوون ماوەیەکی دوور و درێژ پشوو درێژانە بەردەوام بوون تاوەکو گەیشتنەوەی ڕێکەوتنێک ئەنجام بدرێ. ئەم ڕێکەوتنە هەموو خەڵکی کوردستان دڵی پێخۆش بێ و دڵ پێخۆشبوونی خەڵکی کوردستانی بەم ڕێکەوتنە ئەوەیە کە هەرێمی کوردستان سوودێکی باش لە شایستەدارایەکان وەربگرێت، موچە و ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەهۆی ئەم ڕێکەوتنەوە گۆڕانکاری بەسەرا بێت. بەداخۆ لە ڕابردووە بۆەوە قەیرانی دارایی کە لە هەرێمی کوردستانە هەبووە، هەم موچە دواکەوتووە لە کاتی خۆیان ئەدراوە، هەم لێبڕین و پاشەکەوتی موچەش هەبووە. لەو کاتانە ئەمانزان بێنی ئاگادار بن کە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام ئەوەی ڕاگەیاند کە بە پێی داهاتی هەرێمی کوردستان هەم کات و هەم لێبڕینەکەش دیاریەکرێ. بەڵام لە ئێستادا کە ئەو ڕێکەوتنە بووە خەڵک دڵی بەوە خۆش بووە کە ئیتر ئەمە بەرەو کۆتایی هاتووە قەیرانی دارایی کە هەبووە لە هەرێمی کوردستانە بەم ڕێکەوت ناتوانینەوە تێپەڕێن و بەجێ بێڵین و ژیان و گوزەرانی خەڵک ئاسایی بێتەوە و موچە لە کاتی خۆی بەبێ لێبڕین بدرێت.
ئەمە یەکێ بۆ لە خاڵە دڵخۆشکەرەکانی هەم خەڵکی کوردستان و هەم پەرلەمانتارانیش بۆکو نوێنەری خەڵکی کوردستان پێمان باش بۆ پێمان خۆش بۆ پشتیوان بۆین بۆ ئەو ڕێکەوتنە. لە دوای ڕێکەوتنەکە ئێمە من ڕاستە سەرۆکی فراکسیۆن یەکێتیم سەرۆکی لیژنەی داراییشم کۆبنەوەی خۆمان کرد لە لیژنەی دارایی بە باشمانزانی کە مزەکەرێک بدەین ئەنجومەنی وەزیران تاوەکو وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان بێنە لیژنەی دارایی و پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەمان بدەنێ لەسەر چەند خاڵێکی. یەکەم ئایا ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و ناوەند بە وەردی ڕوونکردنەوەمان بدرێتێ و خاڵی دووەم ئایا هەرێمی کوردستان چەند و چۆن ئەتوانێت سوودمەند بێ لە قانونی بودجەی عێراق هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری هەم هەروەها بەرچاوڕوونی بەس هاتوۆتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاکەی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی بودجانێرێتە پەرلەمانی کوردستان کە بەداخەوە ماوەی 7 ساڵە هەرێمی کوردستان بەبێ قانونی بودجەیە و ئێمە لەم خولا بەردەوام فشار بوون لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو پرۆژەی بودجە بنێرێ بە تایبەتی لەم ساڵە ئەگە بیرتان بێت هەر لە سەرەتای وەرزی پێشوو ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە ئەولویەتی کارەکانمان بۆ وەرزاوە بوو کە فشار بین بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە پرۆژەی بودجە بنێرێ. پرۆژەی بودجە نەبوونی پرۆژەی بودجە یەکێکە لە خاڵە لاوازەکانی حکوومەت لە ڕابردووشا قسە و باسمان زۆر لەسەر کردووە. ئەگە قانونی بودجە هەبێت ئەو ناشەفافیەتی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەتوانی بەشێک لەمە هەم بۆ پەرلەمان و هەم بۆ ڕای گشتی هەرێمی کوردستانی ڕوون بێتەوە و ئەو نادادپەروەری کە ئێستا قسەی لەسەرەکرێ و گلێ و گازندەی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و قسەی لەسەرەکرێ ئەگە قانونی بودجە هەبێت ئەچیت ئەمەش کاریگەری لەسەر ئەم نادادپەروەریە بێ ئەتوانی دادپەروەری لە دابشکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستانە هەبێەوە بۆ سێکتەرە جیاوازەکان هەبێ. ئەمە بوونی قانونی بودجە زۆر گرنگە کە لە ماوەی 7 ساڵی ڕابردووە. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بەرچاوڕوونی دەستکەوتووە بۆی کە لەگەڵ ناوەند گەیشتۆتە ڕێکەوتن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زوو بە زوو پرۆژەی بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان و تاوەکو لە نزیکانە ئێمە بینە خاوەنی بودجە بۆ ساڵی 2021 ئەو چەند مانگەی کە لە بەردەممانە ماوە چۆن ئەتوانرێ هەموو وەزارەتەکان چۆن ئەتوانن بەرنامەی خۆیان هەبێ بۆ ئەو پشکەی بۆیان دیارەکرێ پرۆژەی خزمەتگوزاری پێ جێبەجێ بکەن و هەروەها خەڵکی کوردستانیش بە شەفافانە بیبینێ سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان و چەند داهات هەیە و خەرجەکانی هەرێمی کوردستان زۆر باشە کاک زیاد کورتهێنان چەنە بێ لە هەرێمی کوردستانە لە گرنگترینە و پرسیارانەوە هەروەها ئەفونکە خاڵێککە کە دوای ئەو ڕێکەوتنە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەرەوچووە لە کاتێکا حکوومەتی هەرێم پێشتر لەگە قەیرانی داراییەکان ڕای گەیاندبوو بەهۆی داهاتەوە یان ئەو داهاتێک کە لە بەردە سابێ موچە ئادات و کات دوور و درێژ بوو لە 30 ڕۆژارێک موچەدراوە لێبڕینیش هەبوو. ئێستا پێمان بڵێن و ڕوونکردنەوەمان بدەنێ کە ئایا لێبڕینی موچە و موچە لە کاتی خۆیان ئەمە چۆنە بێت ڕوونکردنەوەمان بدرێتە لە کۆبوونەوەی ئەفونکە بۆی تەواوی کە مسئولەکە تەواوکەم کۆبوونەوەی ئەمڕۆ وەفدی حکوومەت وەفدی دانووسانکار هاتبوون لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنەکان لیژنەی دارایی لیژنەی وزە ئامادەی کۆبوونەوەکە بوون. لە کۆبوونەوەکە نەک تەنها هەرم پرسیارانە ئێمە چەندین پرسیاری کە ڕوبەڕووی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کە وردەکاریەکەی بەشی زۆری پرسیارەکان ئێمە وەڵاممان وەرگرت بەشێکیشی بریتە لەوەی کە ڕاستە ئێستا لە عێراق قانونەکە دەرچووە ئێستا یاساکە دەرچووە بەڵام ئەم یاسایە لە هەموو لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بەو شێوەیە کاتێکی یاسا دەرەچێت پێویستە مەسەرەن بۆ قانونە وەزارەتی دارایی پەیڕە و ڕێنماوی تعلیماتی پێ دەرکات. لەبەرەوە خاڵێکی ئەساسی و گرنگەوەیە کە هەرێمی کوردستان لە ئێستەوە ئەوە نییە کە ئێستا قانونەکە دەرچووەیتر وەفدی دانووسانکار و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵی لێباتەوە بڵێەوە قانونەکە دەرچووە. یەکەم خاڵی ئەساسی
جێبەجێکردنی قانونەکە گرنگە قانونەکە جێبەجێ بکرێت و هەم حکوومەتی ناوەندەوە هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش پابند بن بە ڕێکەوتنەکەەوە بەداخەوە لە ڕابردووە چەندین جار ڕێکەوتن کراوە کە ئەم ڕێکەوتنانە پابند نەبوون پێوە هەم حکوومەتی ناوەندەوە هەم هەرێمی کوردستانیش پابند نەبوون پێوە بۆتەوەی کە یاساکان جێبەجێ نەکرێت ئەم یاسای حکومت لە جێبەجێکردنەکەشی پێویستە جێبەجێکردنەکەی حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستانیش پێوی پابند بێ ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ زۆر بەوازەحی بە حکوومەتی هەرێمی کوردستان ماوەتووە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ بە ڕێکەوتنەکەەوە نەک بەیانی بیان و بدۆزێتەوە بۆ ڕێکەوتنەکە و جێبەجێ نەکات و هەموو ئەوەی کە لە ماوەیەکی دوور و درێژە خەڵکی کوردستان دڵی پێخۆشوە بە جێبەجێ نەکردنی یاساکە گیرە دیسان جارێککە ئێمە تووشی ئەو ئەزمەیە بینەوە کە لە هەرێمی کوردستان ڕۆدا یعنی ئەوەی پەرلەمانتاران ترستان هەیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبێ پێوەی بە ڕێکەوتنەکە کاک زیاد ئەو شتە ئەبینن ئەزانی چۆنە ئێمە لە ڕابردووە تەجروبەیەوەمانە بووە کە یاسای تر هەبووە جێبەجێ نەکراوە جا ڕەنگە بەشێکی من ناگەڕێمەوە بەشێکی ڕەنگە لەلاەن ناوەندەوە پابند نەبوو بێ بە ڕێکەوتنەکە بەشێکی لەلایەن هەرێمی کوردستانەوە ئێستا ئەمە یاسایەکە و دەرچووە پێویستە لانی کەم حکوومەتی هەرێمی کوردستان نیەت باشی پیشان بدات و ئەو بێمتمانەیە کە لە نێوان هەرێمی کوردستان ناوەندا هەبووە ئەم یاسایە ببێتە هۆی گەڕانەوەی ئەو متمانەوە جارێک کەش خەڵکی کوردستانیش ئەو متمانەیە لا دروست بێتەوە کە پابند دەبن بە ڕێکەوتنەکەەوە لەبەر بۆ ئەم مەبەستا ئێمە یەکەم داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە پابند بن بە ڕێکەوتنەکەەوە بە قانونەکەەوە بە جێبەجێکردنی قانونەکەەوە دووهەم ئەرکی پەرلەمانی کوردستانیشە ئەرکی ئێمەمانانیشە کە چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین هەنگاو بە هەنگاو لەگەڵ ڕێکەوتنەکە یان لەگەڵ جێبەجێکردنی قانونەکە چۆن یاساکە جێبەجێ دەکات ئەمە بەلامانەوە گرنگە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لە ئێستەوە هەرێمی کوردستانەوێ بەردەوام حزوری هەبێ لە بەغا لە کاتی دەرکردنی ڕێنمایی تعلیماتەکان لە وەزارەتی دارایی ئەبێ وەفتی هەرێمی کوردستان لەوێ بێت بۆی ئەو ڕێنمایی تعلیماتانەوە بێت کە بتوانێت جێبەجێ بکرێت ڕەنگە ئێستا کۆمەڵی خاڵ کۆمەڵێک پێشنیار هەیە بۆ جێبەجێکردنی یاساکە خۆتەزانی کە ئێتە سەر ئاست کە وردەکاری جێبەجێکردنی یاساکە یاساکارەوە نییە کە یاساکە دەرچووە پێویستی بە جێبەجێکردنە ئەمەش وردەکاری زۆرە ئەم وردەکاریانەش پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوویەکی نزیکا بەرچاوی هەبێ میکانیزمەکان میکانیزمی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە پێ و یاسایە ئەبێت ڕۆژانە 250,000 بەرمیل ئاقیامی 250,000 بەرمیل بداتە حکوومەتی ناوەندی ئەوە نییە 250,000 بەرمیلەکە داتێ قیمەتی 250,000 بەرمیلەکە داتێ بە سعری فرۆشتنی ئەو نەوتەی ڕۆژانە سۆمۆی فرۆشێ نەک بەو سعری کە حکوومەتی هەرێمی کوردستانی فرۆشێ بە سعری سۆمۆ ئەمە چەند پێشنیارێک هەیە کە چۆن ئەم میکانیزمە ڕێک بخرێت ئەم پارەیە چۆن ئەچێتەوە بۆ ناوەند و لە ناوەندەوە پشتی هەرێمی کوردستان نەگاتەوە ئەمانە پێویستی بەوەیە کە لەو ڕێنمایانە ئەمانە ڕنگ باتەوە لەگەڵەوەش هەردوو وەزارەتی سامانە سروشتەکان لە هەرێمی کوردستان و وەزارەتی نەوت پێویستە پێکەوە دانیشتن بکەن میکانیزمێک بۆ ئەم حاڵتە بدۆزنەوە ئەم حاڵتە کاریگەری هەیە بۆی لە ئێستەوە ئەمە خاڵی هەنگاوێکی دەستپێکردن بێ لە پرۆسەیەکا بۆ دروستکردنەوەی متمانە و علاقات و پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی ناوەند وەکو تەمەمە لە ڕووی سیاسیشەوە کاریگەری هەیە نەک تەنیا لە ڕووی مالیەوە چکە لە داهاتووە ئێمەم قانونە بۆ بودجەی 2021 بەڵام ئێمە هەر کێشەی ئێمە لەگەڵ ناوەندا تەنیا مەسلەی مالی نییە ئێمە کێشەی خاکمانەیە کێشەی مادەی جێبەجێکردنی مادەی سلمانەیە ئەمانە پێویستی بەوەیە کە لە داهاتووە بەردەوام هەرێمی کوردستان حزوری لە بەغا هەبێت ئەمانە بۆ لێبڕینی موچەش ئەوانەوەیان پێوتین کە پێویستیان بەوەیە بەم زوانە بەرچاوڕوونیان هەبێت تاوەکو ئەو میکانیزمانە چین چۆن پارەی لە ناوەندەوەگات هەرێمی کوردستان و چۆنەکەونە جێبەجێکردنی قانونەکە ئەو کاتە بە دڵنیاییەوە دووباراکەمەوە چی ئێمە وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان چه خەڵکی کوردستانیش دڵخۆشیمان بە دەرچواندنی ئەم قانوناکە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەکمان دوای دراسەکردن پێمان باشە
یاسایشی متەوازنە تەوازنی ڕاگرتووە ئەوە نییە تەنیا هەرێمی کوردستان سەرکەوتوو بێ بێتوی هێزێکی تر لایەنێککە دۆڕاو بێ نەخێر ئەمە قانونی بودجەیە ڕەنگە لە زۆر شوێنە لە مادەیەکە لە بەرگەیەکە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی بێ لە بەرگەیەکە لە ڕووی مالیەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبێ بەڵام بەگشتی تەوازنێکی تایە کە ئومێدی زۆرمان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەندیش ئێمە کاڵێن حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پابند بێ ئێمە لە پەرلەمانی کوردستان دەتوانین قسەمان لەگە حکوومەتی هەرێمە بێ بەڵام ئەوەی کە لەگە حکوومەتی ناوەند قسەیە بێت دیارە ئەنجومەنی نوێنەرانی عێراق فراکسیۆنە کوردستانەکانە لە ئەنجومەنی نوێنەران بەڵام ئێمەوەی کە بەلامانەوە گرنگانە زۆر باش گرنگە بەبەستمانە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ بە یاساکەەوە و جێبەجێکردنی یاساکەوە زۆر باشە کاک زیاد ئەمە خاڵی گرنگ وەکو جەناب دامەژەت پێدا پابندبوونی حکوومەتی هەرێمی کوردستانە بە یاساکەەوە جارێ وەکو بەڕێز دەڵێ هێشتا نەگەیشتونەتەوەی کە موردەکاریانە چۆن بێت ئاخۆ پارەکە چۆن بگاتە بەغداد با پارەکە لە هەرێم بمێنێتەوە دوجارەوەی کە دەمێنێتەوە بەغدا بینێرە بەڵام ینی ئێوەکو پەرلەمانتاران و جەناب دۆکو سەرۆکی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان وەکو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ئەمڕۆ ئێوە پرسیارەتان لە ئەندامانی حکوومەتی هەرێمی کوردستان نەکرد کە بۆ نمونە بەپێی داهات موچە دابەشەکاتەوە مانگەش دەڵێت لە 121 دەبڕن باش ئێستا داهات هەرێمی کوردستان بەپێی هەموو قیاسەکان بێ زیادی کردو چکە بۆ نرخی نەوت بەرزە و دوجاریش کە نرخی نەوت بەرزە بە دۆلار دەگەڕێتەوە هەرێمی کوردستان دۆلاری ژێسادا بەرزە ینی بەهای دۆلار بەرز کراوەتەوە بەهای دینار نزم کراوەتەوە ینی ئەم پرسیارانە وەکو ئێوەی پەرلەمانتاران نەتاندا بەگوێ حکوومەتەوە ئەگەر کردوتانە حکوومەت وەڵامی چی بوو چکە بەڕاستی ینی خەڵکە لێ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا زۆرە لە ڕاستیە تەواو پرسیارێکی بەجێە دیارە ئەمە نەک تەنها من دڵنیام لەوەی کە لە ڕابردووش و هەرچەند کۆبوونەوەکەی ئەمڕۆژ هەموو زۆربەی زۆری پەرلەمانتاران زۆر بە وردی قسەیان لەسەرم بابەتە کرد لە وەختی خۆیان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستانی ڕاگەیاند کە بەپێی داهاتەکانی بەردەسی موسە دابینەکە لەو کاتانە بەپێی و داهاتێکە لە بەردەسیا بوو هەم موچە دواکەوت بۆ دوو مانگجارێک و هەم لێبڕینی موچەش هەبووە بەڵام ئەوەی کە هەبووە لەو ماوەی پێشوە ئێوە خۆتان ئاگادارن فترێک لەمەوە پێش ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم مزەکەرێکمان داوە بە سەرۆکاتی پەرلەمان و بۆ ئەنجومەنی وەزیران هەم ڕاگەیاندراوێکمان بڵاو کردەوە بۆ ڕای گشتیش کە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بەبێ لێبڕین موچە دابەش کات ئێمە ئەومان ڕاگەیان بوو لە فراکسیۆنێک ئەمڕۆژ ئەمە ڕوو بەڕووی حکوومەتی هەرێم کوردستانەوە دیارە نەک تەنها ئەوەی کە بۆی دڵنیابن هەم داهاتی فرۆشتنی نەوت سیاری بەرزبووەتەوە و هەم خاڵە سنوورەکان داهاتی زیایی کردووە و هەم بە دینار و دۆلار گۆڕینەوەی پارەکە بەرەو زیاترە ڕواوە هەم لە قانونی چاکسازیش حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەنە بەڕقم ئێمە ئەومان لانیە تاوەکو ئێستا حکوومەت بۆی نەناردوین کامڕۆ یەکێ لەو خاڵانەی کە باس کرا راپۆرتی دووەمی چاکسازی لە چەند ڕۆژی داهاتووە دواکەوتۆ تا ئێستا نەگەیشتۆتە پەرلەمانی کوردستان داوامان کرد بۆ راپۆرتە نەگەیشتۆتە پەرلەمانی کوردستان بەڵێنی ئەویان پێدان کە هەفتەی داهاتوو راپۆرتەکان هێرن دیارا و راپۆرتە کۆمەڵە ڕقەمی تایە و لەو ڕقەمانەش لە یاسای چاکسازیە کۆمەڵێک دیسان بە پارە گەڕاوەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پێمان وا بۆ کە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بەبێ لێبڕین موچە بدات بەڵام ئەوەی کە هەبووە ئەوەی من تێگەیشتم بە تێگەشتنی خۆم حکوومەتی هەرێمی کوردستان و چاوەڕێی ئەوەن کە پرۆژەی بودجەی هەرێمی کوردستان بگاتە پەرلەمانی کوردستان ڕەنگە لەوە وردەکاریەکانی هەموو ئەمانە باس کرابێ کە من دڵنیایی یەکەم لێوە گرتن کە بۆکەی پرۆژەی بودجە ئاگات ئەوەی تێگەیشتم ئەوان هەوڵەدەن تا لە کۆتایی مانگی ئەم مانگا لە کۆتایی مانگی چوارە پرۆژەکە بگاتە پەرلەمانی کوردستان لە دەوری 25 مانگەوانە خۆ دیارە پێشتر پێیان وتوین بۆ کۆتایی مانگی سێ بەڵام ئەوەی کە هەبوو دواکەوت دیار بۆ ئەوانیش بیانەکەیانەوە بوو کە چاوەڕێواکەن لەگەڵ ناوەند بگەنە بەرچاوڕوونیان هەبێ بگەنە ڕێکەوتن تاوە کۆمجا ئەگەر پرۆژەی بودجە بێت هەموو ئەمانە یەکلا کاتەوە لە پرۆژەی بودجە ئایا لێبڕین بەردەوامە بێت یان کۆتایی پێێنن بەڵام بە قەناعەتی ئێمە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لێبڕین کۆتایی پێبێنێت و موچەی تەواو بدا بە فەرمانبەران و
موچەخۆرانی هەرێمی کوردستان خۆ ئەم قانونە من حەزەکەم ئەوە بۆ بینەرانی خۆشەی زڕوم بکەمەوە بۆ ڕای گشتی ئەمە ڕوون بکەمەوە خەڵکی کوردستانەوە بزانن ئەم یاسایە کۆمەڵک ئەرچیکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زیاد دەکات یەکێک لەو ئەرکانەی کە گرنگە بریتە کە حکوومەتی هەرێمی کوردستان نابێت بێخەم بێ ئیتر بڵێ قانونێکمان لە هەرێمی لە عێراق قانونێک دەرچووە و پشتی هەرێمی کوردستانی تیا پارێزراوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ هەوڵ بدات چاکسازی بکات لە سەرچاوەکانی داهاتە ئێمە ئازانین ئێستا ئەو لەوتەی کە ئافرۆشرێت ناوەند بە سعری سۆمۆ لە هەرێمی کوردستانی وەرەگرێ هەرێمی کوردستانیش لە هاتنی پێشوویان بۆ پەرلەمانی کوردستان ئەویان ڕاگەیان کە لە ١47 پارەی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانە بۆ نەفەقاتی شەریکات و کۆمپانیەکانە ڕوا بۆ شایستەی دارایی کۆمپانیەکانە ڕوا کە بە قەناعەتی ئێمە بە هەدەردانێکی زۆری تایە لە ١47 فرۆشتنی نەوت و پارەی نەوت بۆ نەفەقاتی کۆمپانیا و شەریکات و دەرهێنانی نەوت و هەناردەکردنی نەوت و فرۆشتنی نەوت بڕوا زۆر زۆرە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیەکی حەقیقی ئیرادەیەکی باشی هەبێ بۆی چاکسازی لە سەرچاوەکانی داهاتە بکات لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو زەرەرەی کە لە نەتیجەی فرۆشتنی نەودیان ئەو ئەقیامەی کادرێ بە ناوەند بە سعری سۆمۆ ئەوە کەم بکرێتەوە لە داهات و داهاتەکانی هەرێمی کوردستان کەم نەکاتەوە ئەو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمە بەستە کۆمەڵی بڕیاری دەرکردووە بەڵام تاوەکو ئێستا بڕیارەکان نەکەوتونەتە بواری جێبەجێکردنەوە پێویستە بۆ عەقدە نەوتیانەی کە لەگەڵ شەریکات و کۆمپانیەکان هەیەتی پیاچوونەوە بکە ئێستا دەسەڵاتێکیان وەرگرتووە ئێستا ئەویان ئەو شەرعیەتەیان وەرگرتووە لە عێراقیش دان بەوانراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شەرعیەتەی هەیە کە عەقد لەگەڵ شەریکات و کۆمپانیا نەوتیەکان بکە من دڵنیامە بێتە کاریگەریە بێت لەسەر هەم بەرزکردنەوەی سعری نەوتی هەرێمی کوردستان کە ئافرۆشرێ جاران سعری نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی ناوەندەی فرۆشت جیاوازی هەبووەوەی کە سۆمۆی فرۆشت بۆ حکومەی کە نەوعێک ئەوەی کە هەرێمی کوردستانی فرۆشت بەڵام بە ناوی شەرعیەتێکی قانونی ئەو توێنەوە بەڵام ئێستا شەرعیەتی پێدراوە لەبەرەوە سعری نەوتەکە بەرز بێتەوە ئەو بە هەدەردانانەی کە لە عەقدەکانی شەریکات و کۆمپانیەکان هەیە ئەمانش حکوومەتی هەرێمی کوردستان پیاچوونەوەی پیا بکات ئەمە خاڵێکی ئەساسی و گرنگە دووهەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە دووەم جارە تووشی قەیرانی داراییە بێت بۆیە پێویستە حکوومەت تەنیا پشت بەم سەرچاوی داهاتە نەبەستێت تەنها پشت بە فرۆشتنی نەوت نەبەستێت زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە پیشسازی بدا لە هەرێمی کوردستان گرنگی بە کشتتوکاڵ بدات گرنگی بە گەشت و گوزار بدا کە ئەمانە سەرچاوی باشی داهاتن بۆ هەرێمی کوردستانەگە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێ بدات تەنها و تەنها ئێمە پشت بەو سەرچاوە کە فرۆشتنی نەوتە پشت بەوە نەبەستین لە کاتی دابەزینی نەوتە ئێمە تووشی ئەزمابین لە کاتی قەیرانێک لە نێوان هەرێمی کوردستان و ناوەندا ئێمە تووشی قەیرانە بین لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ دوورمەودا بیر بکاتەوە لەوەی کە بۆ داهاتوو جارێککە هەرێمی کوردستان تووشی قەیران نەبێ ناکرێت لە هاتنی هەر قەیرانێک حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا خیاریەوە بێ تەنیا اختیاریەوە بێ دەست بەرێ بۆ موشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەرنامەی بۆ داهاتوو هەبێت باشە کاگە زیاد ینی زۆر تەشید لەسەرەوە کردەوە کە یاسای بودجە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە و لە هەوڵی ئەوەشدان ئەم یاسایە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان داینێت و بینێرێ بۆ پەرلەمانی کوردستان منەمەوە پرسم لە بەڕێستان ینی ئێوە بەپی زانێرەکانتان کە سەرۆکی لێژنەی دارین لە پەرلەمانی کوردستان ئەبێ ینی ئاگاتان لەوە بێ کە ئەم یاسایە چۆن داڕێژێت بەڵام زۆر تاشید لەوەکەنەوە کە ئەبێت دادپەروەری بەدی بێنێ بۆ خەڵکی کوردستان و یەکێک لەو دادپەروەریانە بەڕاستی کە خەڵکە پرسێەوە تایبەتی موچەخۆران لێبڕینی موچەیە ئەم لێبڕینی موچەیە ئەگەر کۆتایی بێت ئەوەی کە چی لێ دێ ینی بەڕاستی ئێستا کەس نازانێ و پارەی کە ئەبڕێ بۆ چۆ ئەڕات ینی فەرمانبەران و موچەخۆران ئەپرسن لێبڕینەکەمان ئەچێتە چۆوە ئاخۆ لەم پرۆژە یاسای بودجە هەرێمی کوردستانە جێ ئەکرێتەوە ینی خاڵێکەیە کە بڵێ ئەم لێبڕینە بەم شێوەیە دەدرێتەوە بە فەرمانبەرانی یاخود چۆتە سندوقێکەوە ئێوە هیچ زانێریەکتان هەیە لەو بارەوە ڕاستی کاک زیاد لە ڕاستیە منەمێ بە ئەوە بۆ ڕوونکەمەوە کە کاتێک باسی گرنگی قانونی بودجاکرێت لە هەر حکوومەتێک بۆ هەر حکوومەتێک لە دنیا قانونی بودجەی نەبێت ینی بێ بەرنامەیە
ینی لاوەسترین حکوومەت بەڵێ کاک زیاد جەبار دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک زیاد جەبار بچڕا ئەگەر برادران هەوڵ بنەوەری برن چکە بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ لە پارلەمانی کوردستان لە نێوان وەفدی دانووسانکاری حکوومەت یاریمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕست خوبات تاڵەبانی کە لەگەڵ بەغدا گفتوگویان کرد لەسەر پرۆژه یاسای بودجەی ساڵی 2021 عراق بۆ پشت یاریمی کوردستان تێیدا وەکو کاک زیاد ئاماژەی پێدا ئەمە ینی سەرکەوتنیشی گەورە بوو بۆ هەم وەفدەکە هەم بۆ حکوومەت یاریمی کوردستان هەم بۆ خەڵکی یاریمی کوردستان چوە سەرکەوتنەکە ئەگەر دوجار ینی پشت یاریمی کوردستان بەو شێوەی کە خەڵک چاوەڕێیەتی لە ڕووی شایستە و پارەوە نەگات هەرێمی کوردستان بەڵام لە ڕووی سیاسیەوە سەرکەوتنیشی گەورە بۆ هەرێمی کوردستان و بۆ ینی ناساندنی هەرێمی کوردستان لە ڕووی فرۆشتنی نەوتەکەیەوە بە یاسایی یعنی چەسپێنراوە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عراقدا ئەوەی کە ئێستا هەیە ینی وەکو کاک زیادی ژاماژەی پێدا و خەڵکی کوردستانی چاوەڕێین ینی بەرزبوونەوەی نرخی نەوتە لە بازاڕەکانی جیهانە و لەگەڵ ئەوەشە بەرزبوونەوەی نرخی نەوت لە هەرێمی کوردستان کە دەفرۆشێت بەڵام خاڵە گرنگەکانی دیکە وەکو کاک زیاد دەڵێت ینی پێویستە لە داهاتوە حکوومەت یاریمی کوردستان دوورمەوداتر بیر بکاتەوە بۆی کە سەرچاوەکانی داهاتی فرە بکات و زیاد بکات و چاکسازی بکات و شەفافیت لە بودجە و داهاتی هەرێمی کوردستان و سەرچاوەکانی هەرێمی کوردستاندا هەبێت و دوجار سێکتەرە گرنگەکانی دیکە کە لە هەرێمی کوردستانە هەن ئەوانەش بەگەڕ بخرێن بۆ ئەوەی کە بتوانرێت موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان زیاد بکرێت و لە کاتی خۆیدا و مانگی جارێک بەبێ لێبڕینەوە بە موچەی تەواوە دابش بکرێت بەسەر فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دوجار لە ڕێگەی ئەمەوە بازار و هەروەها جوڵەی بازرگانی و ئابووری لە ڕێی ئەمەوە لە هەرێمی کوردستان بە دڵنیایی دەبژێتەوە خاڵشی دیکە کە ینی زۆر تەشیدی لێ کردەوە کاک زیاد بوونی ینی پرۆژه یاسای بودجە بوو بۆ هەرێمی کوردستان کە زیاد لە ماوەی 7 ساڵە هەرێمی کوردستان بەڕاستی بودجەی نەبووە و دیار نەبووە کە ماگانە لەگەڵ ئەو قەیرانە قورسانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو هەرێمی کوردستان چەندێک بودجەی دەستکەوتووە و چەندێک پاری بۆ هاتۆتۆ لە فرۆشتنی نەوت و لە دەواازە سنووریەکان و لە داهاتی ناوخۆ دوجار ئەمانە ینی بەکۆ دیار نەبوو ژمارەیەک بێت کە هەرێمی کوردستان بڵێ ئەمە داهاتەکەمە و ئەمە کۆی ئەو پارانەیە کە هاتوۆتە خەزیێنەی حکوومەت هەرێمی کوردستان بۆی کە بە سەررجەم موچەخۆران و بە سەررجەم ینی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان بڵێ کە بەم شێوەیە هەرێمی کوردستان ئەتوانێت خۆی پێشخات لە ڕووی دارایی و ئابوووریەوە و ئەو پرسیاری کە من ئاراستەم کرد بۆ کاک زیاد و مەبەستیشم بوو کە وەڵامە بداتەوە بەڵام پەیوەندیەکە بچڕا ینی مەبەستم بوو کە بزانین لە پرۆژه یاسای بودجەی هەرێمی کوردستان کە بۆ ساڵی 2021 ئەگەر دابڕێژرێت بەڵێ ئەو کات بزانین ئاخۆ ینی جێگای ئەو لێبڕینانە دەبێتەوە کە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان بڕاوە لە ئێستادا و لە ماوەی ساڵانی ڕابردوو کە ینی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانەکانەوە نەیتوانیەوە وەکو کاک زیادی ژاماژەی پێدا هەم موچەی تەواو دابش بکە هەم بە پێی مانگی جارێک موچە دابش بکات چکە زۆر جار دەگەیشتە ماوەی 6 ڕۆژ ئەنجام موچەیەک یاخود نیو موچە دەدرایە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەگەر ئەو دادپەروەریە لە پرۆژه یاسای بودجەی هەرێمی کوردستاندا جێبکرێتەوە بە دڵنیاییەوە لە هەرێمی کوردستانە چینە خۆناغیشی دیکەوە بڵێ دووبارە کاک زیاد سڵاو دەبێت بورەکە پەیوەندیەکەمان لەگەڵدا بچڕا ئەمێ بچیتەوە سەر وەڵامی ئەو پرسیاری کەوتم ئاخۆ لە پرۆژه یاسای بودجە کە گرنگە بۆ هەرێمی کوردستان ئەین چۆن جێەکرێتەوە ئەو بابانی کە بە تایبەتی لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە فەرموو کاک زیاد لە ڕاستیە باسی گرنگی پرۆژەی بودجەت کرد قانونی بودجە قانونی بودجە ئەوە نەگرنگە هەر حکوومەتێک لە دنیا قانونی بودجەی نەبێ لە خاڵی لاوازی ئەو حکوومەتەیە بۆ یەکەم بێبەرنامەیەک لە حکوومەت دەبێت کە هیچ کام لە موەسات و دامەزراوەکانی حکوومەت نازانن ئەو کاتەی کەتیان ئەو زەمەنەی کەتیان چی پارە لە بەردەستیانە بۆ پرۆژەی خزمەتگوزاری بۆ جێبەجێکردنی بەرنامەکانیان لەو ساڵا لە ناو حکوومەت تاگڕەوی دروست دەبێت تەنیا پارە ئیمکانێتی حکوومەت لە بەردەستی کەسی یەکەمی حکوومەتەکە بێ ئەو بڕیارەدا چی یەکرێت چی ناکرێت ئێستا ئەگە قانونی بودجە هەبێت بۆ هەرێکێ لە وەزارەتەکان ئەزانن لەو ماوەی کە لە بەردەستیانە ئەو بڕەپارەی کە لە بەردەستیانە چۆن ئەتوان دابەشیکەن چۆن ئەتوان خزمەتی خەڵکی پێ بکەن چۆن ئەتوان
خزمە گوزاری پێ بکەن. دووهەم مەسلەی ئەو شەفافەتی کە باسیەکەن ئێستا ئەو ناشەفافەتی لە هەرێمی کوردستانە هەموو خەڵکی کوردستان و پەرلەمان و مۆساتی وڵاتە گلەیمان لێ هەیە بەهۆی نەبوونی قانونی بجەوەیە کە قانونی بجە بۆ پەرلەمان و پەرلەمانتارانی هەرێمی کوردستان لە بەردەستیانایە کە لەم ساڵا حکوومەتی هەرێمی کوردستان کامەیە سەرچاوەکانی داهاتی و چەندە سەرچاوەکانی داهاتی و چەند داهاتی هەبێت لە هەرێمی کوردستان و خەرجەکانی هەرێمی کوردستان چەندن بەرچاوڕوونی هەیە و ئەتوانێت بە دوواداچوون کات بۆ ئەم قەزیانە خۆیەکێک لە نەبوونی قانونی بودجێ حراجەیەکی بۆ هەموو مؤسساتە ڕقابیەکان لە هەرێمی کوردستانە دروست کردو بە تایبەتی پەرلەمان نازانێت چاودێری چی بکە بەڵام لە کاتێکا کە قانونی بودجە هات قانونی بودجە هەبوو پرۆژە هات مناقەشە کرا مەسەلەن ئەزانی وەزارەتی سەحات چەند پارە لە بەردەستیاتی بەرنامەکانی چییە بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی و بۆ سەرکردنی پارەکانی ئەو کاتە بە ئاسانی توانی چاودێری بکەیەوە کاتێک باسی نادادپەروەریەکەین لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکە ئێمە زانی ئێستا بەشێ لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕخریان لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە کە وەکو پێویست خزمەتیان ناکات بەڵام کاتێک کە پرۆژە هەبوو لە پەرلەمان ناقەشەی لەسەر کرا ئەم عەدالەتە تا حەدێکی باش ئەتوانی بپارێزی بەرچاوڕوونی هەبێ کە ناوچەکان بە پێی ژمارەی دانیشتوان بە پێی ئەو قوربانی دانەی کە داویانە بە پێی ماڵوێرانیان کە لە ڕابردووە ئەیان بووە چۆن ئەمانە پارەیان بۆ تەخسیس سەکرێت ئەتوان نەمەبێ و هەروەها مەسلەی موچە و موچەخۆرانی هەرێمی کوردستانیش ئەگە قانونی بودجە هەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بە ئیشتیهادی خۆی دوو مانگ جارێک موچە بدا یا لێ ببڕێ ئەوەی کە لە قانونی بودجە دیاریکرا حکوومەت مەفرۆزە ئیتیزامی بێ کات و جێبەجێ بکات لەبەرەوە قانونی بودجە زۆر گرنگە بۆیە ئێمە پێداگیری یەکەین لە 7 ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی بودجەی نەناردووە ئێستا حکوومەت مەفروضە پەلە بکات لە ناردنی پرۆژەی بودجە ڕاستە بۆ خولەکەی ئێستای کە ئێمە تیان لە پەرلەمانی کوردستان و خولی پێشوویش لە خولی چواریشدا ئەم دوو خولە هیچ تەجروبەیەکی بودجەمان نییە بەڵام ئێمە لە پەرلەمانی کوردستان بە تایبەتی لیژنەی دارایی ماوەیەکی دوور و درێژە خۆمان ئامادە کردووە کە ئەو پرۆژەیە بێتە پەرلەمانی کوردستان بۆی بتوانین هەرێمی کوردستان بێتە خاوەنی قانونێکی بودجە هەموو لایەکمان تێبینی و ملاحەزاتی هەموو هێزە سیاسەکان سەرنج و تێبینی هەمومان هەموو فراکسیۆنە جیاوازەکان ڕنگ باتەوە و بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بێت و لە پێناوی خزمەتکردنی خەڵکی کوردستانە بێت. کاک زیاد یەک خاڵیکە کە ینی بەڕاستی ئێستا زۆرێک لە ئەو کۆمنتانی کە ئێم ئەم بەرنامەی من و تۆ بین پانۆراما ینی منی جوستم بیکەمە پرسیارێ بۆ جەنابەت ئەوەیە کە بەڕاستی داواکەن لە پرۆژە یاسای بودجێ هەرێمی کوردستان مەسلەی ینی پلە بەرزکردنەوە و هەروەها ئەو بەرزەموچانەی کە پێشتر موچەخۆران و ینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ساڵانە دەبوو کە وەری بگرن ماوەی 7 ساڵە وەستاوە ئەمەش جێ ئەکرێتەوە و ئێوە وەکو سەرۆکی لێژنەی دارایی چیتان کردو بەڕاستی بۆ ئەمام چکە بەڕاستی ئەمەش زۆر گرنگەوە هەوڵێکی جدیەوە کە ینی وەڵامێکی فەرمانبەران و موچەخۆران بدرێتەوە لەم ڕۆژەوە. ئەمە ئەو ڕوونکردنەوە بدەم پێشتر پرسیارێکت کرد کە ئێمە تا چەند ئاگادارین پرۆژەی بودجە پرۆژەی بودجە ئامادەکردنی پرۆژەکە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە پرۆژەکە ئامادە بکات ئێستا ئەرکی ئێمە نییە ئەرکی پەرلەمانی کوردستان و لیژنەی دارایی نییە ئێمە پرۆژەکە ئامادەکەین ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە پێی بەرنامە و یان ئەو بەرنامەی کە خۆی هەیەی بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە پێی و بەرنمەیە و بە پێی ئەو داهاتی لە بەردەستیەتی ئەو خەرجیانەی کە هەیەی بتوانێت پرۆژێکی باش ئامادە کات و بینێتە پەرلەمانی کوردستان بەڵام ئێمەش بە پێی پێڕاو حەقی خۆمان هەیە کە مناقەشە لەسەر برگە بە برگەی مادە بە مادەی بکەین گۆڕانکاری تیا بکەین و ئێمە وەکوتم خۆمان بۆ ئامادە کردووە ئەم پرۆژەیە ئەبێت ئەو پارەی کە تەخسیس سەکرێت بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ساڵەکە تیا دیاری کرابێت ئەبێت پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی کوردستان کە ماوەیەکی دوور و درێژە وەستاوە ئەمانەی تیا جێ بکرێتەوە حتا ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەبێت بۆ ئەم ساڵ دامەزراندن بکات ئەبێت یا ڕوون کاتەوە چەند هەلی کار و هەلی دامەزراندنەدات بە خەڵک هەموو ئەمانەیە بێت یا ڕەچاو بکرێت و تیا ڕەنگ باتەوە بۆ نمونە ئێستا گرێبەستەکان ئێستا کۆمەڵە گرێبەستی زۆر کە ماوەی 7 ساڵە گرێبەستن لە هەرێمی کوردستانە ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستانە بێ هەوڵبات ئەمانە بکاتە هەمیشەیی کە
ڕەنگە لە ڕووی مالیشەوە زۆر بارگرانی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست نەکا بەڕێی من بەو دراسەکردنەی کە من لامە بارگرانیی مالی زۆر بە حکوومەتی هەرێمی کوردستان دروست ناکا و پێشتریش ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەمان بۆ تەقدیم کردو نێراوە دانیشتمەنی وەزیران ئەوەشمان پێوتون کە ئەمە بارگرانی مالی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست ناکات بەڵام هەمووەمانە بێ ڕەنگانەوەی تیاابێ وەکو پێم وتێ و پرۆژێکی گرنگە هەمەلایەنەیە ئەبێ هەموو سێکتەرە جیاوازەکانی هەرێمی کوردستان خواست و داخوازەکانی خەڵکی کوردستانی تیاجێکرابێتەوە لە پرۆژەی خزمە گوزاری لە موچە لە دامەزاندن لە پلەبەرزکردنەوە لە هەمووانێک کە باسمان کردن. باش کاک زیادیانی ئێوە وەکو لیژنەی دارایی یاخودۆکو پەرلەمانتاران کە لەو لیژنەیەن یعنی ڕاوێشتان پێ ناکەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە لە دانانی پرۆژە یاسای بودجەکەدا یاخود دوجا پرۆژەکە ئامادەکرێ و ئەنێرێ بۆ ئێوە ئەبێ پرۆژەکە و ئامادەی بکات بە پێی پێڕاو ئەبێ پرۆژەکە ئامادە و کا بینێرێتە پەرلەمان ئەنجامە لە پەرلەمان مناقەشەی لەسەر بکەین ڕەنگە ئەوە لە ڕووی قانونیەوە پێویست نەکات ئێمە بچین بەشداری بکەین یاالەوە بەڵام بۆمە وەکو معلومات و ئاگاداربوون لەوە ڕۆژانە پەیوەندیمان هەیە لەگەڵ وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی پلاندانان چکە و 2000 تا زیاتر معنین بە ئامادەکردنی پرۆژەکە ئەوەی کە هەیە و گرنگە کە بۆ داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتەکان ئەو بڕەنەوتی کەی فرۆشی ڕۆژانە داهاتەکەی ئەوەی کە تەسلیمی سۆمەوە کابێ ئەو ڕقەمانە هەموو بداتە هەموو وەزارەتی دارایی هەموو وەزارەتی پلاندانان بۆی جێگەی بکەنەوە لە پرۆژەکە چکە پرۆژەی بودجە پێویستە سێ تەوەرە سێ بەشە بەشێکی بریتێ لە داهات بەشێکی بریتێ لە خەرجەکان بەشێکی بریتێ لەو کورتێنانەی کە ئەو عزیکە ئەبێت لە پرۆژەکە لەبەرەوە ئەبێ بەڕوونی و شەفافانە ئەمەی تیاڕوون کرابێتەوە. بەگشتی ئێوە ئەوەی کە ئەمڕۆ لە وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان تێگەشتن ڕاستە جارێ وەکو جەنا بدوتت ینی دەبێت کە یاسای بودجە چۆ بواری جێبەجێکردنەوە لە بەغدا ینی وەزارەتی دارایی ڕێنمایی بۆ دەرکاوە هەندێک وردەکاری دیکە دەبێت وەفدێکی هەرێمی کوردستان بچێ ئەو وەفدەی هەرێمی کوردستان کاچێک چییە؟ تەکنیکیە یاخود هەر ئەم وەفدە دانووسانکاریە دەچێتەوە جارێکی دیکە بۆ بەغدا ینی ئەمەتان پرسیار کرد لە وەفدەکە؟ بە پێی معلوماتی من ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان نووسراوێکی کردووە بۆ وەزارەتی دارایی ناوەند ئەو پەیوەندیانە هەیە و وەفدی ئەوەی کە بۆ فەنیات و وردەکاریە ئەبێت بۆ هەموو وەزارەتە جیاوازەکان بە تایبەتی وەزارەتی دارایی ئەبێت لە پەیوەندیکی بەردەوام ئابن وەفدی دانووسانکاریش ئەوەی بە پێی معلوماتی منەوەی کە باس کرا ڕەنگە لە ماوەیەکی نزیک بچن سەردان بکەنەوە لەبەرەوە وەکو لە پێشوا باسم کرد خاڵێک زۆر گرنگە کە هەرێمی کوردستان نابێت لە ناوەند دا ببڕێ ئەبێ بەردەوام وەفدی هەرێمی کوردستان لەوێ بێت بەردەوام پەیوەندی باش هەبێت دوایی نێتەوە لە بۆ خەڵکی کوردستان بۆ ڕای گشتی باسیەوە بکات کە ئەوە لە ئاگادار نەبووین ئەوە ناوەند ئەوەی نەکرد لەبەرەوە پێویستە وەفدەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە و پەیوەندیانە هەبێت حتا لە دەرکردنی ڕێنمایی و تعلیماتەکانی وەزارەتی دارایی عێراقا ئەبێ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ وەفدی لەوێ بێ ئاگاداری ئەو ڕێنمایانە بێت. سامڕۆ باسی ئەو لێبڕینەتان کرد لەگەڵ وەزیری دارایی و لەگەڵ کاخوبادا کە بەڕاستیانی دەبوو هەریج نەبێ ئەم مانگە یا لێبڕینەکە نەمایە یا کەمتر بووە لەوەی کە لە 121 هەیە. لە یەکەم کەسەوە کە قسەی کردووە لە پەرلەمانی کوردستان تا ئاخیر کەس قسەی یەکە بە یەکەمان لەسەر مەسەلەی لێبڕینی موچە و دواکەوتنی موچە و وەزەی بارودۆخی ئێسەی دارایی هەرێمی کوردستان بووە هەمومان قسەمان لەسەر کردووە ئەوەی کە باسم کردەوە وەڵامەکانی ئەوان بووە و ئێمە بەردەوام فشارە بین لەکوێ چاودێریەکەین پەرلەمانی کوردستان درێغی ناکات لەوەی کە بە دوواداچوون بکەین بۆ ئەوەی کە کۆتایی بە مەسلەی لێبڕینەوە هەنە بێنێ نەک بۆ ئێستا بۆ ئەم مانگە بۆ ساڵی 2021 وەکو ڕوونم کردەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داهاتوو بەرنامەیەکی دوورمەودای هەبێت بۆی جارێککە ڕوبەڕووی ئەو قەیرانەدارایە نەبێتەوە کە هیچ پێشنیارێکەکەی پێ نییە تەنیا
تاکە بیرکردنەوە بیرۆکەیەوە دەستبەرێ بۆ موسەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. کاک زیاد خاڵێکی گرنگەوەیە کە هەم جەنابیشت ئاماژەت پێدا ینی ئەم ڕوونەکردەوە هەم ینی حکوومەت هەرێمی کوردستانیش دیارە بە هەنگاوەکانیە ینی لێسادا داهاتی هەرێم زیادە بە حکومی هەم نەوت بەرزە هەم دۆلاریش بەرزە هەم خاڵە سنووریەکانی ژۆک و جەناب داهات زیادی کردووە داهاتی ناوخۆش. وەزیری دارایی کە ئێوە ئەمڕۆ لەگەڵتان نبوو لە کۆبوونەوەکەیە ینی پەرلەمانتاران یاخود جەنابتان هیچ پرسیارێکتان نەکرد کە بزانن بە گشتی کۆی داهاتی هەرێم ماگانە ئێستا چەنە؟ ئاخر بابەتەکەمان زان چۆنە تۆ کە کاتێک کۆبوونەوەیەک ئەکرێ ینی معەنە لەسەر چی قساکەی ئێمە لەسەر ئەوانە ئەو وردەکاریانە ئەگە بچویناتە وردەکاریانەوە ڕەنگە لێدەوە ئەوە ئەرچی تەنیا لیژنەی داراییە لەگەڵ وەزارەتی دارایی ئەمە بکات ڕەنگە پێویست نکاتەوە بەجارە لە قاعەکە 50 کەسی لێ ئەم وردەکاریانە لە داهاتوو ئەتوانی قسە لەسەر وردەکاریانەکە ئێوە خۆتان ئاگادارن ئێمە لە ڕابردووە بە تایبەتی لە دوایەوەی کە پەتای کۆڕۆنا هات لیژنەی دارایی دوو راپۆرتی لەسەر بارودۆخی دارایی هەرێمی کوردستان ئامادە کرد کە راپۆرتێکیان وەزیری مانیەکان وەزیری دارایی بانکرا و جەسەی بۆ ڕێکخراو لێ راپۆرتەکان ئامادەکرا وردەکارەکەی راپۆرتێکیکە لەسەر خاڵە سنوورەکان ئێمە لە لیژنەی دارایی خۆم سەردانی یەکە بەیەکەی خاڵە سنوورەکانم کردووە لەگەڵ لیژنەی داراییە کە راپۆرتێکی تێر و تەسیرمان پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کرد کە پێگاتبوو لەوەی کە چەند تەوەرێک بووە گرنگترینیان ئەو ڕێنمای و ڕاستپاردانەی لیژنەکەمان کە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان بۆ مەسەلەی چاکسازی لە خاڵە سنوورەکان کاری لەسەر بکات چەند خاڵێکی وردەکاری کە حکوومەتی هەرێمی کوردستانەوانە جێبەجێ بکات ڕەنگە پارێکی باش یان بەرە پارێکی باش بۆ حکوومەت هەرێمی کوردستان بگەڕێتەوە بەبێ ئەوەی کە ئێستا دەست بۆ موچابرێ هاوڵاتیان و موچەخۆران زەرمەنە بن بەڵام دەستبردن بۆ ئەمانە تەنیا ئەوەیە کە داهاتەگەڕێتەوە بە هەدەردانە داهاتەگەڕێتەوە هەرێمی کوردستان. زۆر باشە کاگێ زیاد من پرسیارێکی وهام نەماوە ئەگەر جەنابەت هەر پەیامێکی دیکەت هەیە لە کۆتایە بیگەینی سوپاس دەکەم فەرموو. من وێتەوارم کە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێم کۆبوونەوەی ئەمڕۆ کە هاتنە پەرلەمانی کوردستان یەکەم هەوڵ بدەن ینی نیەت باشی باش پیشان بدرێ بۆ جێبەجێکردنی قانونی بودجە لە بەغا و ئیتیزامات و پابەندبوونێکی ئەوەی کە بە ئێمەیانوت جێبەجێ بکرێت و هەروەها بە زووی پرۆژەی بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان بۆی هەرێمی کوردستان بێتە خاوەنی بودجە و ئەو چاکسازیانەی کە ئێستا چوار بڕیاری باش درراوە لە ئەنجومەنی وەزیران بەڵام بەداخۆ ناخرێتە بواری جێبەجێکردنەوە کۆمەڵە بڕیاری باش بدرێت و بخرێتە بواری جێبەجێکردنەوە چاکسازی لەسەر چاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بکرێت و ئیرادەیەکی باشی ئەو چاکسازیانە ئەبێ و فرەشەشنکردنی سەر چاوەکانی داهات ئەتیمامی پێ بدرێ و حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە لە داهاتووە لە هاتنی قەیرانی دارایی دابەزینی نەوت پەنا نەبرێ بۆ بڕینی موسەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئەمە لە بەردەستیابێ ومێ دەکەین کە ئەم قانونە و جێبەجێکردنی قانونە بێتە خێر و بەرەکەت بۆ میلەتەکەمان کە ئەوە ئەم شەو یەکەم شەوی ڕەمەزانە کە لێرەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم کە سبێنێ یەکەم ڕۆژی ڕەمەزانە پیرۆزبایی لە مسلمانانەکەم ومێ دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لە جێبەجێکردنی یاساکە لەم ڕەمەزانە وا بکات ئارامی دڵخۆشی بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە بۆ موچەخۆرانی بۆ بازار و بۆ گەشەکردنی بازار لە هەرێمی کوردستان بگەڕێتەوە زۆر سپاس بۆ هیوای ئینشاءڵڵا سپاس بۆ زۆر بەڕێز کاک زیاد جەبا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و سەرۆکی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان کە لە شاری ئەولێرەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی زۆر سپاس. وەڵا بینەرانی بەڕێز هەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.